بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستانم، فرمودەیەک هەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی کە دایکمان عایشە بۆمان دەجێڕێتەوە کەوا زۆرترین دوعا کە پێغەمبەری خوا کرد بێتی. ئەو دوعای کە پێغەمبەری خوا بەردەوام و توێتی دووبارەی کردیتەوە، فەرموویەتی یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. ئەم دوعای خۆشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەوا پێویستە لەسەر ئێمەش بە هەمان شێوە دووبارەی بکەن و زۆر بیڵێنەوە، چونکە ئەیوە چەرخێنەری دڵان، پەروەردگارە دڵەکانمان چەسپاو بکە، دامەزراو بکە لەسەر دینەکەی خۆت، لەسەر ئاینەکەی خۆت، لەسەر پەیامەکەی خۆت. زۆر گرنگە ئەم خاڵە ئێمە ئیشی لەسەر بکەین کەوا چۆن چەسپاو دەبین لەسەر پەیامی خوای گەورە، چۆن دامەزراو دەبین لەسەر پەیامی خوای گەورە. بەڵام ئەگەر بێت و تۆ زانست و زانیاریت نەبێ، دڵنیا بە لەوەی کەوا دڵەکەشت چەسپاو نابێت. ئەگەر عەقیدەیەکی ڕاست و دروستت نەبێت، دڵنیا بە تۆ دامەزراو نابیت. ئەو دوعای کە پێغەمبەری خوا بەردەوام کردوویەتی و زۆرترین دوعای پێغەمبەری خوا بووە، ڕەببەنا، کە خوای گەورە بە خۆی دەفەرمێ لە سوورەتی ئالی عیمران: ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. دوعای پیاوچاکان و ساڵحان و زانایان: ئەی پەروەردگارە، دڵەکانمان لامەدە پا دوای ئەوەی کەوا هیدایەتت داین، ڕێگەی ڕاست پێ نیشانداین و ڕەحممان پێ بکە، چونکە تۆ إنك أنت الوهاب، هەر خوایە، هەر تۆ بەخشندە و میهرەبانی. بۆیە پێویستە ئێمەش ئەو کاتانەی کەوا لەم ڕۆژگارە ناخۆشەیە بەردەوام ئەو دوعایە بکەینە دوعای زۆر دووبارەی بکەینەوە بۆ ئەوەی دڵەکانمان چەسپاو بێت لەسەر دینی خوای گەورە، لەسەر پەیامی خوای گەورە، بڵێین یا مقلب القلوب ثبت قلبي على دينك. السلام عليكم ورحمة الله وبركاته.